خۆشەویستان ئازیزان سڵاوتان لێبێ دوای جێژن چاوەڕوانمان بن لە شانۆگرێکی تازە و ناوازە ئینشاءڵڵا بەدڵتان دەبی پاش جێژن ئینشاءڵڵا ڕێکەوتەکەتان پێ دەڵێن و لە چێن دەریژ عەرز دەکرێ ئەبزانە بە حەسەنی برێدەکەم دێ خۆشەویستان بەم زوانە چاوەڕوان بن لە کارێکی نوێ شانۆگەری بە هیوای سەرکەوتن دوعای خێرمان لێ بکەن و ئینشاءڵڵا دوای جەژن غەمچین پێتان دەرێ کەنجی بڵاو دەکرێتەوە. سڵاو هاوڕێیان ئینشاءڵڵا دوای جەژن هەڵدەستین بە نمایشکردنی کارێکی شانۆیی لە کار و بەروایەکی جیاواز کە ئینشاءڵڵا پێتان دەرێ. سڵاو ئەزیزان و خۆشەویستان لە کارێکی شانۆیی پێتان دەگەین و ئینشاءڵڵا لە دوای جەژن چاوەڕوان بن لە سەنتەری ئاڵا. سڵاو بینێرانی خۆشەویست ئێمە وەکو گروپی هونەری ئەستێرە هەستاوین بە دروستکردنی شانۆیەکی جوان پاش جەژن چاوەڕوانمان بن لە سەنتەری ئاڵا. سڵاو ئازیزان خۆشەویستان ئێمە وەکو گروپی هونەری ئەستێرە هەستاین بە کارێکی شانۆی ئینشاءڵڵا دوای جەژن لە سەنتەری ئاڵا نمایش دەکرێت. نەمزانی ئەتۆ زمانی خۆت قسەی بکە تو نەمزانی ئەتوی میزانبای نەمزانی ئەتوی بمزانی باە خۆم دەشکان بەس هەتا نەدەهاتمە پێمە یەکلێ بغین تۆ بە قوربانی خوا پێغەمبەری بم. دایک هەتا نەتانم پێمە داخوازی بەسە بەس باسی داخوازیەکەی نەکەم کولۆ من شێت بووی دەتگۆت چ دەڵێن ئەمە ڕازینە خێرە ئەمانەت لە فکر کردیە لەبەر عیبەی بوو دەنا ئەتوو ئەوەندەت نەدەینا بەسە با سڕوترت کەشف نەکەم حەیات ببەم سڕوتری چ ئەوە دێ ئەتی سڕوتری چ بابا بەس ئەوە مابوو دەی بابانجی کوڕە شێرەکەم بکەم ئەتۆ کێشەی خۆتە کوڕم باشی نازەم وەڵی ئەتی چێژەی خۆتە کوڕە لاجە لاجە سۆرانی سڕوتری چی باب جلم ڕاگە نزا کاکە سڕوتری چی بابە بەزەوە مابوو با باشی کوڕە شێرەکەم بکەم جەمیل ئەوەیە کاکەەوە بە شێرۆکم بە ئیسراحەت دەخی وەرە سەرجی بابەی دەبی ئەوە کەم کاکە لە بۆ منێ دەکەم بۆ سۆرانی دیارە ئەمن دەستم شکایە ئێستا تەلەفۆن لۆ کسە نازدارەکەم دەکەم و ڕاوە ئەدیا کچمان چێ وێ جەمیلێ وەرەکن ماڵمان بابە بابت نازانم چی لێم دەوێت خێرە خێراوەرە نقطانێ ئانی فەراغە ئانی مەزار دەدەی خێرا بگەی ستامنە بنیا لۆ ئەوە دەگریەی کچم باشە باش دەوەرە هەر نەو تەلەفۆنەکەی دێوەرە بەسی کەسی دێ علی علی ولا فرق يدي ولا فرق يدي زميلي شو بخوت انا اللي تعرف اخوان لو كرويتشات بيدرن جونو شقيلك تم جون بكتم لدي وشق شيتي هذا لدي انت خليني اخواني ده نبدا تبدو بدل خين نبري لو بابا خو بدل خين من دايه هذا صحيح هاي تسلط ما نوقف قمنا يوطا كرة تبي ممنون بي لو اتوتي تعود كورة بي وصمدا ربي تصمد هرتو تعود كورة بي سنكا اتوك هاتي كرد خيزاني من نبيل ما شريك هاتنا كل بابم قلت هاتك باب ياتك بابي شوكياتك الباب نبيل ما شوكي هاتك كل أدري هذا شيء هذه هو بابا أولا كيو ياسين قولشي كريا هيا ياسين قولشي خما بيشتم بناسينيا
زانا صار قاصي لبو مشكلة وانا حل بكي هاي داوشي بس مشكلة خوما في حل نكرة حل دقيق چه داوشی؟ دوره بری چه داوشی چه؟ چه داشت كتير زي مش مشكلة في حل دقيق يا ده ها